یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێران پێشکەش دەکات لە کۆمەڵە فایلە سیاسیەکان. فایلی ژمارە 8 سێکۆلاریزم. وشەی سێکۆلار لە ڕیشەی لاتینی سێکۆلاریس و سێکۆلۆم بە مانای ڕۆژگار و دنیایە. لە هەزری سیاسی ڕۆژاوادا وەکو وشەیەکی لێهاتووەکە بە جێگەی دنیای بەرامبەر بە ئاینی بەکاری دێنن. بەواتایەکی دیکە لە هەزری ڕۆژئاوایی شتێک کە پەیوەندی بەم دنیایەوە بێ و ناپەیوەند بێ بە بابەتی ئاینی و دنیای دووهەم دەڵێن سێکۆلار. وشەی سێکۆلار بۆ یەکەمین بار لەلایەن نووسەری بریتانیایی جۆرج جیکۆب هالیۆک لە ساڵی 1846 بەکارهێنراوە. هەرچەند ئەم وشەیە نوێ بوو، بەڵام چەمکێکی گشتی کە سێکۆلاریزم لەسەر بنەمای ئەوە بنیاتنرابوو بە درێژایی مێژوو هەبووە. بیرە سەرەتایەکانی سێکۆلار دەتوانین لە بەرهەمەکانی ئۆریئوس بدۆزینەوەکە خۆی و پێڕەوانی مەکتەبی ئۆرۆئیسم باوەڕمەند بوون کە دین لە فەلسەفە دەبێت جیا بێت. هالیۆک ئەم بیری جیایەی لە دین بەبێ هەوڵدان بۆ ڕەخنەگرتن لە باوەڕە دینیەکان خستە بەرباز. هالیۆک نەزانگەرا بوو لە ڕوانگەی ئەو سێکۆلاریزم بەڵگەیەک بە دژی مەسیحیەت نەبوو، بەڵکو سەربەخۆ بوو. لە دوای تێپەڕبوونی سەدەی ناوەڕاست لە ڕۆژاوا لە نێوچینی تازە دامەزراوی بازرگان ئەم شێوە بیرکردنەوە پەیدا بووکە کەنیسە نابێت لە بابەتەکانی وڵات دەستێوەردان بکات. لەوە بەدواوە سێکۆلاریزم بوو بە ناوی مەکتەبێک کە بناغەی هزری ئەوان باوەڕمەند بوون بە جیایی بابەتی دنیای وەکو سیاسەت، ئابووری و بژێوی لە بابەتە ئاینیەکان. لە ئەم مەکتەبە ئاین تەنیا بە نزا و ستایش و بۆنە تایبەتیەکان و ژیانی تاکە کەسی پەیوەندی هەیە و نابێت لە سیاسەتدا دەستێوەردان بکات. وشەیەکی هاومانای دیکە کە لە فەرهەنگی سیاسی بۆ ئەم مەکتەبە بەکاردەهێنن وشەی لائیسمە. وشەی لاییک کە لە ڕیشەی یونانی لایکۆس و لائۆس وەرگیراوە، ماناکەی دەبێتە خەڵک و بۆ شتێک بەکاردەهێنرێکە پەیوەندی بە کۆمەڵانی خەڵک لە بەرامبەر ڕوح و کەنیسەوە هەبێ. لائیسم شێوەیەک لە نیزامی سیاسی وڵاتداریەکە تێیدا کەسانی ئاینی ڕۆڵێکیان نییە. مانای دووهەمی سێکۆلاریزم ئاماژە بە دیاردەیەکی کۆمەڵایەتیە تا سیاسی. لەو چەمکە سێکۆلاریزم پەیوەندیدار بەو ڕاستیەیەکە گروپە ئاینیەکان لە کۆمەلگا مۆدێرنەکان ناتوانن کاریگەری دانێن لەسەر یاسا، سیاسەت، فێرکاری و پەروەردە و بەگشتی ژیانی خەڵک و پێشیان لێدەگرێ. لە مانای سێهەمدا تێپەڕین لە کۆمەلگایەک کە باوەڕمەند بوون بەخوا تێیدا گومان هەڵنەگر و بێکێشەیە. کۆمەلگایەک کە لەودا باوەڕمەند بوون بەخوا یەکێک لە هەڵبژاردەکان لە نێوان بژاردەکان هەژمار دەبێت و ئەم بژاردەیەش بە ئاسانی قبوڵ ناکرێ. جیایی دین لە دەوڵەت لە بنەما و بنچینەی سێکۆلاریزمە. ئەم یاسایە زەمانەت دەکات کە گروپە ئاینیەکان و دامەزراوە ئاینیەکان لە کاری دەوڵەت کەمترین دەستێوەردان ناکەن و هەروەها ئیزنی دەستێوەردانی حکوومەت لە دامەزراوە ئاینیەکان نادات. دەتوانین بڵین کە سێکۆلاریزم بنەمایەکە کە سنوورێکی ڕوون و دیاریکراوی لە نێوان ئاین و حکوومەت کێشاوە و ئیزن نادات تا ئەم دوو نیهادا لە کاری یەکتر دەستێوەردان بکەن. ئەم کارە لە ڕاستیدا پارێزەری ڕێز و بایەخی ئاین و باوەڕە دەرونیەکانی خەڵکیشە. سەرەڕای باوەڕی هەڵەی هەندێک لە بیرمەندان سێکۆلاریزم بە دوای پشتیوانیکردن لە یەک گروپی تایبەتی ئاینی و نائاینی نەبووە و نابێ. سەربەخۆی خۆی ڕاگرتووە و ڕای دەگرێ و هەر لە هەوڵی بێ باوەڕکردنی هیچ یەک لە شارۆمەندانی کۆمەلگادا نییە. لە کۆمەلگایەکی سێکۆلار مافی ئەوە هەیە کە باوەڕە ئاینەکان لە کۆمەلگادا باز بکرێن. بەڵام شارۆمەندێک کە دژی ئەو باوەڕە ئاینیانان مافی ڕەخنەگرتن و پرسیارکردن و باسکردن لە دژایەتی خۆیان لەگەڵ باوەڕەکان هەیە. باوەڕە ئاینیەکان، بیرەکان و سازمانەکان نابێت لە قازانج و باشی هەبوونی ئەمنیەت و مافی ئازادی ڕادەربڕین بۆ لە سەرتربوونی خۆیان کەڵک وەردەگرن. لا تاریفی سێکۆلاریزم کە لەلایەن ئەنجومەنی ملی سێکۆلاریزمی ئینگلیستان پێشکەشکراوە
بەم شێوەیە مانای وشەی سێکۆلاریزم هاتووە. ساڵانێکی دوور و درێژ بە هەڵە لێی تێگەیشتون و نەتەنیا مانای ئەم وشەیە گۆڕدراوە و بە شێوەی جۆرا و زۆر تێگەیشتنی بۆ کراوە، بەڵکو لەلایەن مەسەبەکانەوە کە لە کاریگەری سێکۆلاریزم لە قازانجەکانیان دەترسان کە بە درێژایی سەدەکان کەڵکی بۆیان هەبووە بە هەڵە باسییان دەکرد. زۆرێک لە دژبەرانی جیایی ئاین لە دەوڵەت هەوڵیان داوە مانای سێکۆلاریزم بگۆڕن. هەندێک ئەم وشەیان بە مانای بێلایەنی حکوومەت لێکداوەتەوە تا لە ئەم ڕێگایەوە گروپی خۆیان و ئەوانی تریش بتوانن لە حکوومەت بودجە وەربگرن. گروپێکیش بە تێکەڵکردنی سێکۆلاریزم و ئاتیئیسم هەوڵ بۆ بێنرخکردنی ئەم وشەیە دەدەن. لە ئەنجامدا دەتوانین بە مێشکێکی ئاسوودە لە زۆرێک لە لایەنەکانی ئەم وشە چاوپۆشی بکەین. لە خواستنگەی سەدە ناوەڕاستی ئەم وشەیە تێدەپەڕین. لە ئەو کاتەدا سێکۆلار بە مانای بەشێک لە قەشەکان بووەکە لە ئەم دنیاە ئامادەییان هەبوو بە پێچەوانەی ڕاهیبەکان کە تاریکە دنیا ببوون و گۆشەنشینیان هەڵبژارد بوو. لە مانای سەدەی 19هەمی ئەم وشەیەش چاوپۆشی دەکەین کە لەو کاتەدا وشەی سێکۆلاریزم بۆ باسکردنی فەلسەفەی تاکە کەسێک بە ناوی جۆرج جیکۆب هۆلیۆک بەکاردەهێنرا. ئەم وشەیەی بۆ بەشێکی زۆر لە چەمکەکان وەکو ئاسوودەیی، زانست، چاکەکاری کە بیری مرۆڤ دڵخۆش دەکات بەکاردەهێنا. هەرچەند ئەم وشەیە لە ئەو کات کەڵکی لێوەردەگیرا، بەڵام ئەم تاریفەی ئەو لە ناو چووە. هەندێک لە سازمانە مرۆڤگەرەکان و ئاینی تایبەتیش لە چەمکی ساختەی سێکۆلاریزمی سالم یان بێلایەنی حکوومەت بە مەبەستی ڕەزا کەڵکی لێوەردەگرن تا ڕەواڵەتەن خۆیان لە دانی باجی دەوڵەت بێبەری بکەن. ئەوان بۆ هەر هەوڵێک کە ناچاریان بکە بەدانی تێچۆکانی خۆیان دژایەتی دەکەن. ئەو چەمکەش لە تاریفی ئێمە جێگایەکی نییە. لە کۆتاییدا لە تاریفی کەسانێکی ئاینی کە هەوڵ دەدەن سێکۆلاریزم لەگەڵ ئاتیئیسم تێکەڵ بکەن چاوپۆشی دەکەین. فەڕەنسەویەکان و تورکەکان و باقی میلیەتەکان جۆرەکانی خۆجێیی لە ئیسمیان بەکارهێناوە تا لە واتای قورسی جیایی سازمانە ئاینیەکان لە حکوومەت خۆ بەدوور بگرن. بەم حاڵەش لائیسم لە زمانی ئینگلیسی مانای خۆی ناگەیەنێ و هەر بەم هۆیەش سێکۆلاریزم وشەیەکی ڕوون و ڕەواڵەتەن خۆشەویستیە. بۆ نمونە لە هێندوستان کە خاوەن خەڵکیشی بەرامبەر بە 1/6 جیهانە، ئەم لێکدانەوەی لە سێکۆلاریزم تەنیا تاریفی مەوجودە و پێناسەکردنی هەندێک کات دەکردەوەدا تووشی کێشە دەبێتەوە، بەڵام وەکو دڵخوازێکی میلی هەژمار دەکرێت. سێکۆلاریزم بەرامبەرە لەگەڵ جیایی دین لە دەوڵەت.